پەیوەندیەکی بەقوت هەیە لە نێوان نوێژ و ڕزقە. نوێژ ئەڵێن جالیبە بۆ ڕزق. نوێژ ئەبێتە هۆیەوەی ڕزقی بەسەر ئابڕژێ. ڕزقیش ئاگادار بن مادیمانێ و معنەیمانێ، لەوانەیە پارە و سەرۆت و سامان و بابەتانە بێ، لەوانەش عیلم و معریفەت و ئەخلاق و ئەدەب و ڕێز و دیانەت و ئیمان و بابەتانە بێ، ئەوەمی ڕزقە. بۆیە لێرە بەدوای با بڵێین نوێژاچی هێناوە مما ڕزقناهم، مە ڕزقیانەی وەکو بڵێ ئەگەر تۆ نوێژ خوێن بی ڕزقی خۆتە هەیە لای ئەڵڵا جەل جەلاله. ولا سورة طه فرمي وأمر أهلك بالصلاة والصبر عليها لا نسألك رزقا نحن نرزقك. فرمام كبك سكار نوێژ بکەن و بەردەوامیش دوو پاتی کەرەوەلێیان پێت ناڵێن بڕۆ خۆ ڕزقی خۆ دابین کە ڕزقە عایدی ئەمێ. لێرەش دیسان نوێژ و ڕزقە بەستێتەوە بەیەکەوە. وبەڕاستی ئەو ئاەتەشی کە لە سوورەی مەریەمە فەرمێ ئەضاعوا الصلاة فسوف يلقون غەییا. غەییا عولەما بە تەنگبوونی ژیان باسیەکەن، ئەویش بە تەنگبوونەوەی ڕزقەکانە. بۆیە تەرکردنی نوێژ جاری وا هەیە ئەبێتە هۆی لە ناوبردنی ڕزق و ڕۆزی. بۆیە نەکەی ئەگەر کەسابەتێکی کرد ئەڵڵا جەل جەلالوهو بەسەری ڕژاندی لەبەر ئەو کەسابەتە تۆ نوێژەکەت گرنگی پێ نەدەی، ئیهمالی تیا بکەی، ئیگنا ئەڵڵا سوبحانەهو وتەعالا دەتەگرێتەوە. يلقون غەیە. أضاعوا الصلاة. عبدالله کوڕی عەباسە فەرمێ لم يتركوها وإنما أضاعوا طهارتها ووقتها وركوعها وخشوعها. ضاعية على بس يوم أبو نوجكان واز لهنا بل كل كم كريان تكرت لا باكيتك لا كاتك لا خشوعك لا أركانك لا جماعتك لا أنا كم كريان تكرت ويباجكان بشيدا بطنق بنوي جيان لها نارحت بني جيان لها وقولترين نارحتي كروكات جيان إنسان تضييق رزقه كم بنو كود بنوي رزقي ويدوانا بيوندي أم بيك وهي فما رزقناهم ينفقون لە هەموو ئەوانەی پێمان داوە بەخشن. ئینسانی ماندارە بێ هەوڵ بە لە هەموو شتێک کە هەیەی ببەخشێ، چونکە هەمووی ئەڵڵا جەل جەلالوهو فەرمانی پێکردووی لێی ببەخشی. ئەوە ماڵ و سەرۆت و سامان فەرمانی پێکردووی وەکو زەکات لێی ببەخشی، ئەوە فەڕڵە، وەکو زەکاتی ئەموال. فەرمانی پێکردووی وەکو زەکاتی فیتر دیسان لێی ببەخشی، ئەوەش فەڕڵە. فەرمانی پێکردووی وەکو نەفەقەی ئەوانەی لە بندستان لێی ببەخشی، ئەوەش هەر فەڕڵە لەسەرە. لە هەمان کاتیش ئەمانە فەڕڵیشن ئەجریشن، هەموویە بەئەجر بوون. فەرمانی پێکردووی وەکو زیادە سەدەقاتیش ببەخشی. باشە لە عیلم و معریفەت و ئەو بابەتانە فەرمانی پێکردووی تۆ ئەمر بمەعروفکەی نەهی لە منکەرکەی، ئەوەی کایزانی بە خەڵکی بگەی. لە قورئان و سونەت شارەزایە بێ خەڵک فێرکەی بەلیغوا عنی وەلەو ئایە، بگەێنن لە منەوە گەر ئایەتێکیش بێ. لە شکڵ و شێوەدا تەنانەت کە تۆ تەبەسومک فی وەجهی ئەخیکە سەدەقە، مسڵمانە پێگەی ڕوود بگەشێنەرەوە بۆی سەدەقەیە ئەجرە بووت. ئەوەش هەر بەخشینە، ئەجرە سەدەقەیە، سەدەقە ناویەوە، سەدەقاتە یعنی بەخشینە. ولا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طلق. كلمة الخير صدقة، قسيكي خير كاجيب وخلق صدقة تعين صانعا. هر هیچ صدقەیەکی پێ ناکرێ بڕۆ یارمەتی کەسێبە کە پێویست بێت. کۆڵ و بارێکە بیخەرەوە سەر با بڵێن سیارەکە بۆی بیخەرەوەنەوە سیارەکە بۆی، یاخود خۆیەتی بڕۆ یارمەتیەکی بە دوو خاکە نازی لەگەڵا بۆشێنە، هەمووی سەدەقەیە، هەمووشی ئەجر. بۆیە ومما رزقناهم ينفقون. تۆ لە کاتەکەی خۆشێ ببەخشی، لە جەستەت ببەخشی، لە ماڵت ببەخشی، لە عیلمت ببەخشی، هەمووی سەدەقاتە. ئەمانە هەندێکی فەڕضە لەسەرت، هەندێکیشی بە سونەت و بە زیادە خۆ دەبەخشی.